لە یاریگەڕانەوەی قۆناغی پێش کۆتایی خولیانە پاڵەوانەکانی کەندا و دهۆک لەسەر یاریگای خۆی و لە بەردەم لێشاوی هاندەرانی پێشوازی لە ئیتیفاقی سعودی کرد. هەڵۆکانی چیاکان لە یاری چوون بە گۆڵێکی بێوەڵام براوە بووبوون، بۆیە ئەرکیان ئاسانتر بوو. یاریەکە بەم لێدانە بەهێزەی گڕای جامایکی دەستی پێکرد. ئیتیفاق باڵادەستر بوو لە یاریەکە بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێک و یەکسانکردنەوەی ئەنجامەکان. ئەمە یەکەم وەڵامی دهۆک بوو بۆ میوانەکەی. محەممەد ساڵحی گۆڵپارێز ئازایەنە ئەم لێدانە ئیتیفاقی گێڕایەوە و نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. یاریزانانی یانەی ئیتیفاق بە هێرشبردنەوە دەستیان بە نیوەی دووەم کردەوە. جارێکی دیکە محەممەد ساڵح بۆ وەڵامدانەوەی تیپی میوان ئامادە بوو. هەڵۆکانی چیاکان لە ئاستە ڕەشەکانی ئیتیفاق بێدەنگ نەبوون و ناوە بە ناوە مەترسیان دەخستە سەر گۆڵی یانە سعودیەکە. لە کاتێکدا ئیتیفاق پێویستی بە گۆڵ بوو، دهۆکیش بە هێرشی هەڵگەڕاوە ویستی گۆڵی هەبوو. لە خولەکی 95 پیتەر گۆرگیس بە تەواوی ڕیزەکانی ئیتیفاقی لە یەک هەڵوەشاندەوە و بە شێوازێکی جوان گۆڵی یەکەم و پێشکەوتنی یاریەکە بۆ هەڵۆکانی چیاکان تۆمار کرد و یاریگا لە خۆشی دەربڕینی هاندەران داهەژایەوە. فريق خلفه مدينة والمدينة فيها شعب يا بيتر. دهۆک هاوشێوە یاری چوون بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە ئیتیفاقی سعودی بردەوە و گەیشتە یاری کۆتایی پاڵەوانتیەکە. دهۆک لە 8 نیسان دەچێتە کوێیت و ڕوبەڕووی قادسیە دەبێتەوە. لە 15 مانگیش دەگەڕێتەوە یاریگای خۆی و پێشوازی لەیانە کوێیتەکە دەکات و دەیەوێت وەک یەکەم یانەی عێراقی نازناوەکە بەرز بکاتەوە. حسێن محەممەد، کەناڵی پێام.